منداڵان بێمافترین و ستەملێکراوترین بەشی کۆمەڵی ئێرانن. منداڵان لە ئێران بێمافترین و ستەملێکراوترین بەشی کۆمەڵگەی ئێرانن. بەڵام بەشی سەرەکی ئەم ستەم و بێمافیە بە نەسیبی منداڵانی بنەماڵە کرێکاری و کەم داهاتەکانە. هەژاری بنەماڵە لە هەمان کاتەوە کە منداڵ لە ڕەحەمی دایکیدا گەرا دەگرێ و بەر لە هاتنە دنیا گیرۆدەی دەبێت. کاتێک دایک لە دەورانی دووگیانیدا لە خواردنی تایبەتی جێ پێداویستی بۆ پەروەردەکردنی سالمی منداڵ لە ناخیدا بێبەشە، کاتێک دایکێک پێویستی بە چاودێری تایبەتی پزیشکی لە دەورانی دووگیانیدا هەیە و دەستی پێڕاناگات، کاتێک دایکێک بەردەوام لە دڵەڕاوکێی سەرچاوە گرتووە لە نیگەرانی بۆ داهاتووی منداڵە هێشتا لە دایک نەبووەکەیدایە، هەژاری و کەم و کووڕیەکانی ژیانی بەکردەوە دەگوازێتەوە بۆ کۆرپەلەکەی نێوڕەحەمی. لەگەڵ هاتنە دنیای منداڵەکە موسیبەتە تازەکان دەست پێ دەکەن. لە ئاکامی گرانی ڕۆژ لە ڕۆژ زیاتری شیر و ماددە خۆراکیە پێویستەکان، شیری دایک بە تەنیایی دەبێتە سەرچاوەی خۆراکی منداڵ. بەڵام دایکێک کە خۆی تووشی بەدخۆراکیە و موادی پێویستی باش ناگاتە جەستەی، چۆن دەتوانێت پێداویستیە خۆراکیەکانی منداڵی ڕوو لە گەشەی لە ڕێگای شیری خۆیەوە دابین بکات. بەم جۆرە کەمبوونی ڤیتامینەکان و ماددە خۆراکیەکان کە دایک لێی بێبەشە ڕاستەوخۆ دەگوازرێتەوە بۆ منداڵ. ڕێژەی مەرگی منداڵانی ژێر 5 ساڵ تەمەن لە ئێران بە بەراورد لەگەڵ باقی وڵاتانی دواکەوتووی سەرمایەداری بەرزە و بەپێی ئامارە ڕەسمیەکان نزیکەی 3% منداڵان لە ئێران هەرگیز دەرفەتی گەیشتن بەوەها تەمەنێکیان نییە. منداڵێک کە لەم تەمەنەدا لە چنگی مەرگ ڕزگاری بووە، ئەمجار شەریکی هەژاری و نەداری بنەماڵەکەیەتی و بەکردەوە لەگەڵ گشت موسیبەتەکانی سەرچاوە گرتوولەی دەست و پەنجە نەرم دەکات. نەبوونی باخچەی ساوایان، ئاگاداری ڕۆژانە لە منداڵان بە گشتی دەخاتە ئەستۆی دایک و باوک و ئەندامانی بنەماڵە. بەڵام ئەوان کە خۆیان گیرۆدەی کار و دابینکردنی پەیداویستیەکانی ڕۆژانەی بنەماڵن، نەتەنیا دەرفەتیان نابێت وەڵامی پەیداویستیەکانی جەستەیی و ڕۆحی بەردەوام ڕوو لە زیادبوونی منداڵ بدەنەوە، بەڵکو ماندوێتی و هیلاکی و جەنگی ئەعسابی ڕۆژانەی کێشمەکێشی ژیان دەگوازنەوە بۆ منداڵەکان. منداڵی قۆناغی گەشە و هەڵدانی جەستەیی و دەرونی ئینسانە. بەڵام ئەم گەشە و هەڵدانە پێویستی بە بەهرەمەندبوون لە تەندروستی و خۆراکی گونجاو، پەروەردە و دابینبوونی کۆمەڵایەتی و باقی مافە ئینسانیەکانە. یاری و تەفریح و بەهرەمەندبوون لە ئیمکاناتی پێویست بۆ بە شادی ژیان لە نێو ماڵدا کە لە مافە سەرەتایەکانی منداڵانە، بۆ زۆربەی منداڵانی بنەماڵە کرێکاری و زەحمەت کێشەکان لە شار و دێهاتەکان ئاواتێکی دوورەدەستە. دەوەها بارودۆخێکدا منداڵ بە ناچار دەڕواتە نێو کۆڵان و شەقام و تێکەڵی هاوتەمەنە هاوچارە نووسەکانی دەبێت و جەستەی ناسکی دەکەوێتە بەر مەترسی توشبوون بە هەموو جۆرە نەخۆشیەک. دوای تێپەڕاندنی ئەم قۆناغە پڕ لە مەینەتیە، ئەو کات تەمەنی چوونە مەدرسە دەگاتێ. کەمنین بنەماڵەی زەحمەتکێش لە شار و دێهاتەکان کە ناتوانن ئیمکاناتی چوون بۆ مەدرسەیان بۆ دابین بکەن و منداڵەکانیان بەرەو فێربوونی پیشەیەک بۆ دابینکردنی داهاتویان پاڵ پێوەدەنن. کەمنین ژمارەی ئەو منداڵانەی کە لە تەمەنی 10-12 ساڵیدا دەبێت لە بیری نان پەیداکردن و تێرکردنی زگی خۆیان بن و تەنانەت بژبنە نان دەرهێنەری بنەماڵە. لەم تەمەنەدا ئەنجامدانی بەشێک لە کارەکانی ماڵەوە ویان مەزرا لە دێهاتەکان لە ئەستۆی منداڵانە. کاری تەون، کار لە کارگا چکۆلەکاندا، کار لە مەزراکان، دەستفرۆشی، واکسلێدانی کەوش و هیتر لە دیاردە زۆر باوەکانی ناو کۆمەڵی سەرمایەداری ئێرانن. بەڵام لە مەدرسەش کۆمەڵێک بەڵایتر چاوەڕوانیانە. کچانی منداڵ لە هەمان ڕۆژی یەکەمەوە دەبێ مەقنەعە لەسەر بکەن و لە کوڕەکانی هاوتەمەنیان جیا بکرێنەوە. فێر دەکرێن کە هەڵس و کەوت لەگەڵ کوڕان بە کارێکی خراپ بزانن. لەگەڵ حیجاب و بێبەشبوون لە پێکەوە یاریکردنی کچان و کوڕان ئامۆزشی مەسهەبی دەست پێ دەکات.
کتێبی دەرسی پڕ لەم ئامۆژیانەیە و منداڵان لە سەرەتای منداڵیەوە ناچار دەبن دابوونەریتی مەسهەبی بەڕێوەبەرن و لە مڕاسمە مەسهەبیەکاندا بەشداری بکەن. بەم جۆرە ئیجازە بە منداڵان نادەن تا بە دوور لە باوەڕ و خورافاتی مەسهەبی ئاموزش ببین و زانیاری و زانست بەدەست بێن و ئیمکانی ئەویان هەبێت لە داهاتوودا بیر و باوەڕ و ڕێگای خۆیان وشیارانە هەڵبژێرن. منداڵان لەو کلاسانەدا کە زۆریان تەنگەبەر و قەرەباڵغ و بەبێ هەوای سالم و فەزای گونجاون بەڕیز دادەنرێن. ئەوان دەبێ گوێ بدەنە قسەی ئەو مامۆستایانەی کە زۆربەیان لەبەر خاتری کێشە و گرفتی بەڕێوەچوونیان حاڵ و حوسەلەی پێویستیان بۆ سەر و کەر لە لێدان لەگەڵ منداڵانیان نییە و لە چاوەڕوانی تەواوبوونی کاتدا چرکەکان دەژمێرن. لە پاڵگشت ئەم بێبەشی و بێمافیانەدا لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی هاوسەرگیری کچانی کەمتەمەن شەرعی و یاساییە. کەمنین ژمارەی ئەو بنەماڵانەی کە توانای دابینکردنی ژیانی کچە کەمتەمەنەکانیان نییە و بە هاوسەرگیری ئەوان لەگەڵ کەسانی گەلێک بەتەمەنتر لە خۆیان ڕزایەت دەدەن. ئەو کچانەی کە لە تەمەنی تازەلاویدا تەنانەت دەبنە خاوەنی منداڵیش. وەها بارودۆخێکی پڕ لە شەرمەزاری کە لە زۆر یەک لە وڵاتانی دنیادا بە واتای دەستڕێژی بۆ سەر منداڵانە و وەک تاوانێکی گەورە هەڵس و کەوتی لەگەڵ دەکرێ، لە ئێرانی ئەمڕۆدا بابەتێکی یاسایی و باوە. ئاشکرایە کە منداڵان خۆیان توانای گۆڕینی ئەم بارودۆخە خۆفناکەیان نییە و هیچ ئینسانێکی شەریف نایهەوێ منداڵانی ئەم کۆمەڵگایە لەوەها بارودۆخێکی فەلاکەتباردا ببینێ و خوازیاری گۆڕینی نەبێ. ئەوەی کە ئەمڕۆ لە کۆمەڵگای ئێراندا لە ئارادایە چارە نووسی حەتمی منداڵان نییە. ئەم بارودۆخە دەکرێ و دەبێ بگۆڕدرێت. بۆ گۆڕینی ئەم بارودۆخە و ڕزگارکردنی منداڵانی ئەم کۆمەڵگایە لەم چارە نووسە ڕێگایەک بێجگا لە دەستانە دەستی یەکتر و تێکۆشان لە دژی ڕژیمێک، لە دژی نظام و مناسباتێک کە منداڵانی بێتاوانمانی بەم شێوەیە بێڕەحمانە لە مافە سەرەتایی و ئینسانیەکانیان بێبەری کردووە بوونی نییە.